بەوەی زەویە بە پیتەکەی دەشتی پێنجۆن بووەتە مەیدانێکی کار بۆ کرێکارانی ناوچەکە. بەو هۆیەوە دەیا دەستی کاری بیان و ناوخۆی لەو قەزایە کار دەکەن. جگە لە کرێکارانی ناوخۆی، کرێکارانی ئێرانی و سووری لە وەرزی چنینەوەی بەرەبوومە کشتوکاڵیەکاندا سەردانی ئەو شارۆچکەیە دەکەن و تا کۆتاییاتنی وەرزیاوین لەو شارە بۆ کارکردن و پەیداکردنی بژێوی دەمێننەوە. مجموعەیەکی زۆر سوودمەند بۆ لێرە، هەر لە سووری و هەتا عەرەبی تایە، سێساقی خۆمانی تایە، خەڵکی منتیقەی پێنجوێنی تێلادێ و بە هەموو یالادێ و شار و شارۆچکەکانیش هەمووی سوودمەند بۆ لێرە. یعنی تۆ ئەڵێ هەلی کار چییە؟ کە تۆ 500 نەفەر بێت، 100 نەفەر بێت، 20 نەفەر بێت کە کار و کەسابەتی بێ و هەلی کارە. دەشتە هەمووی زەرعات و هەمووی خەڵک سوودمەند بۆ لێی، هەم خۆشی سوودمەندە بێت و هەم منێکی کرێگاریش. ئێمە ڕۆژانە چەند کرێگارێکین لە قەزای سێ سادق و بەڕێکەوین بەرەو پێنجۆنەوە بەسی کارکردن و دابینکردنی بژێوی ژیانمان. لە ئێستادا لە پێنجۆن بژێوی زۆربەی زۆری گەنج لە شارەکانی سێ سادق و هەڵەبجە و زەڕایەن و زۆربەی زۆری شوێنەکانەوە بژێوی لێرە دابینەرێت، زۆربەی زۆری کرێگارەکان لە هەموو چین و توێژەکانی تایە، لە ئێرانی، لە سووری، لە عەرەب، لە کورد، لە هەموو نەوعەکان لێرە سەرچاوی داهاتی لێرە و لێرە بژێوی ژیانی کارکردنی کرێکاران لە کاتێکدایە لایەنە پەیوەندیدارەکان هیچ کات کارکردنی ئەو توێژەی کۆمەڵگەی ڕێک نەخستووە و بەو هۆیەوە ئایندەیەکی ناڕوون چاوەڕوانی ئایندەی کرێکاران دەکات. ئابووریناسێکیش پێی وایە مافەکانی دەستی کار لە هەرێمی کوردستان دابین نەکراوە و هاوشێوەی چینەکانی دیکە ئەم چینەش لەلایەن حکوومەتەوە پەراوێز خراوە. کشتوگاڵ لە کوردستانی خۆمانە ئەتوانین بڵێن کەرتێکی سەرەکیە، ئەگەر یەکەمین نەبێ کەرتێکی سەرەکیە، بۆیە هێزێکی کارمان هەیە لەم ڕوانگەوە کە ئیشەکەن لە مەنتیقەی شارە زۆری خۆمانە لەبەر گۆڕانکاری کەشوهەوا. ئێستا ئەو کەسانی کە پێشتر ئیشیانە کرد لە مەنتیقەی شارە زورە لەبەر ئەو گۆڕانە کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی بەربووم کشتوگاڵەکان کەم بۆتەوە، بۆیە ناچار ئەو کەسانەی کە هەلی کاریان هەیە و خاوەنی پرۆژەکانی کشتوکاڵین ناچار هەلی کارەکەیان گواستێتەوە بۆ مەنتیقەی پێنجۆن، بۆیە هێزی کارەکە لەگەڵ خۆیان ئەگەڕێنەوە بۆ پێنجۆن و لێ ئیشان پێەکەن. حکوومەت تەنیا چینی کرێکارانی پەراوێست نەخستووە، بەڵکو تەواوی سێکتەری کشتوکاڵی وەلاناوە بە چەشنێک نەیتوانیوە و سێکتەرە گرنگە بکاتە بنەمایەکی سەرەکی وە دەستخستنی داهات و بژانەوەی ژێرخانی ئابووری. لە کاتێکدا حکوومەت خۆی بانگەشەی قەیرانی دارایی و کەمی داهات دەکات. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قازای پێنجوێن.